سڵاوت لێبێ وەکەوەی کە بە فەرمی ڕێو ڕەسمەکە بەڕێوە ناچێ بەڵام هەندێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان بەویستی دانانی تاجە گوڵینە لە چەمچەماڵ ئامادەیان هەیە پێمان دەڵێن کە ئەوانە چێن و قسە و ڕاگەیەندراوی کەسوکاری ئەنفالکراوان چییە؟ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت مامۆستا عەباس دیارە ئەمڕۆ بیستی دیارە ئەمڕۆ 4/4/2020 ببورن 32 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر مەرگەساتی بەناو ئەنفالە و وەکو ئێستا لە پشتی منەوە دیارە ئێمە لە مۆنومێنتی ئەنفانی لە قەزای چەمچەماڵ و هەر دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هەر یەک لە بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوانی پارێزگای سلێمانی و قایمقامی چەمچەماڵ و بەڕێوەبەری مۆنومێنتی چەمچەماڵ ڕایان گەیان کە ئەمڕۆ هیچ مەراسیمێک بە فەرمی بەڕێوە ناچێ بەهۆی قەدەغەی هاتوچۆ لەلایەک و تەشەنەکردن و مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەلایەکی دیکەوە بەڵام هەر ئەمڕۆ هەر یەک لە وەزیری شەیدان و ئەنفالکراوان و سەرۆکی پەرلەمان و ژمارەیەک لە پەرلەمانتارە جیاوازەکان لە فراکسیۆنە جیاوازەکان و پارێزگای سلێمانی لێرە هاتن تاجە گوڵینەی خۆیان داناوە من گفتوگۆ لەگەڵ چالاکوانێکی بواری ئەنفالەکەم کاک بەکر حەمەحسێن کاک بەکر ئەگەر پێم بڵێ قسەی ئێوە وەکو هەم کوڕی ئەنفالێک وەکو چالاکوانێکی بواری ئەنفال لەسەر ئەوە چییە کە ئەمڕۆ بەهۆی قەدەغەی هاتوچۆ و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا هیچ مەراسیمێک بەڕێوە ناچێت؟ بەڵێ ئەوە دیارە ئێمە وەکو کەسوکاری ئەنفال وەکو چالاکێکیش لەو بوارە لە ڕووی تەندروستیەوە ینی لەوە تێگەین کە بارودۆخی تەندروستی جیهانی بەو شێوەیە بەڵام ئێمە پەیامێکمان هەیە وەکو کەسوکاری ئەنفالکراوان لەم یاددا ئێمە پێمان وایە یادکردەوە تەنها کۆڕووکۆبوونەوە نییە تەنها وتار خوێندنەوە و دروشم و بەڵێن نییە ینی بەداخەوە ئێستا ئێمە ئەبینین لە یادەکاندا و بە تایبەتی سە جەنابی وەزیری شەیدان و سەرۆکی پەرلەمان و پارێزگاری سلێمانی لێرە بوون تاجە گوڵینەیاندانە ئێمە داواکەین لە جیاتی دانانی تاجە گوڵینە بەردی بناغی پرۆژەیەکی خزمەتگوزاری دانن ئەم شارە پێویستی بە پرۆژەیە یعنی یادکردنەوە تۆ توانی بێ پرۆژەیەکی خزمەتگوزاری بەردی بناغەکەی دانێ ئەمە یادکردنەوەیە ینی ئەمە بۆ ئێمە گرنگە تاجە گوڵینە ڕاستە ئەوە شتێکی ڕەمزی و معنەویە بەڵام کاکە 30 ساڵەوە تاجە گوڵینە دانێ ینی بەس نییە کۆتایی نەهات ینی لە جیاتی ئەوە تۆ 30 ساڵە بەڵێنی ئەوادێ ئەم شارە بێ ئاوە ناو پایتەختی شەیدان و ئەنفالکراوان ئای خزمەتگوزاریەکەی لەو ئاستایە ژێرخانی ئابووری کوردستان ئەمڕۆ بەشی هەرە زۆری لەسەر ئەم شارەیە بەڵام بەداخەوە ئەوەی تۆی بینی لە نەوت و غاز لەم شارۆ ئەڕوا و ئەفرۆشرێ ئەوش بارودۆخی ژیانی خەڵک و پرۆژە خزمەتگوزاریەکانە لەم شارە ئاماژەت بۆ کرد کە نازناوی پایتەختی شەیدان و ئەنفالکراوان لە قەزای چەمچەماڵ نراوە ئایا ئەو نازناوە ینی ئەم قەزایە لە ئاستی ئەو نازناوەیە لە ڕووی پرۆژە خزمەتگوزارەکان و وایە هیچی بۆ کراوە لە ڕابردووە پێویست ئێمە ناڵین شت نەکراوە وەک چۆن بۆ هەموو کوردستان کراوە بۆ ئێرەش کراوە بڕوا ناکەم ڕێزمەیە یعنی ئیستثناءاتێکی تایبەت درابێ بێرە یعنی چۆن هەموو قەزا و ناحەیەک شتی بۆ کراوە هەرچەند بە پێی دەستوری عێراقی تاکید لەوە ئەکاتەوە کە ئەو شوێنانەی زەرمەندی دەستی ڕژێمە نەبێ پرۆژەی خزمەتگوزاری زیاتریان بۆ بکرێ بەڵام بەداخەوە یعنی لە ئاستی ئەوان نییە تۆ لە سەردەمی بەرەی کوردستانی و بەڵێنی دابینکردنی پرۆژەی ئاوە دەی بەم شارە جێبەجێ نەکردووە هەموو هەڵبژاردنێکی شاتۆ بەڵێندا و بەڵێنەکە نەبردوتە سەر تۆ 15 ساڵە بەڵێنی دروستکردنی نەخۆشخانە دەی نەتکردووە قوتابخانەت نییە باخچەت نییە ڕوبەری سەوزایت نییە یعنی هیچ لە ژیانی کەسوکاری ئەنفال ناگۆڕێ تۆ یادەکان ئەکرێ کۆمەڵشتی ڕەمزی بکەی ینی سەدقاتی ئەوە باشترە ئێمە زانین شتەکانمان نەمی دووبارەیە خواستەکان و داواکاریەکانی کەسوکاری ئەنفال 30 ساڵە دووبارەیە هەر وەک چۆن بەڵێن و وتارەکانی ئەوانیش دووبارەیە چکە ئێمە 30 ساڵاڵێن ئەو پرۆژەیەمان پێویستە ئەو ئیشەمان پێویستە یعنی معقولە تۆ ژێرخانی ئابووری نەوت و غازی ئەم وڵاتە بچێ هەموو دنیا ئیسفادەی لێ بکە ئەو شارە ئیسفادەی لێ نەکە شتی وا بێ لە دنیا شتی وا هەیە ینی ئەگەر بە کورتی پێم بڵی لە ئێستاە وەکو چالاکوانێک و وەکو کوڕ ئەنفالکراوەکە سەرەکی ترین داواکاری ئێوە لە ئێستاە چییە لە حکومەت و لە وەزارەتی شەیدان و لە نەپەیوەندیدارەکە سەرەترین داواکاری ئێمە خزمەتگوزاریە بۆ ئەو شوێنانەی کە کەسوکاری ئەنفالی لێهێشتە جێ مەسەلەن نمونەی کەلار و چەمچەماڵ لە چەمچەماڵ بۆ چەمچەماڵ بۆ قەزاکە 30 ساڵە ئەماناڵێن پرۆژەی ئاوتان بۆ هێنن پرۆژەی ئاومان بۆ بکەن نەخۆشخانەمان بۆ بکەن گەڕێکی چەند ناوە گەڕێکی ئاسوودە بڕواتان بێ لە ئۆردوگا چێ یعنی نە باخچەیەکی تایە
باخچەی ساوان خانوویەکی 200 مەتریان گرتووە بەکرێ هەر ژوورێکی 150 مناڵیان تێکردو کابینەیان داناوە یعنی حکومت نابێبی لەو بکاتەوە پرۆژە بکە قوتابخانەی تایە قوتابخانەکە 950 تەلەبە هەیە ئێمە پێویستمان بە پرۆژەی خزمەتگوزاریە تاکید لە ماکەینەوە بە پلە یەکەم دووەم ئەوەی زۆر گرنگە بەلایەمەوە هەڵدانەوەی گۆڕە بە گۆمەڵەکان گەڕاندنەوەی ڕووفاتەکان و ناسینەوەیان ئەمە زۆر بۆ ئێمە گرنگە یعنی ئەمە جەوهەریترین شتە بۆ کورد نەک بۆ کەسوکاری ئەنفال کراوان ئەمان یعنی دەستکەوتێکی سیاسیە یعنی پێگەی کورد بە هێزەکان لە دنیا یعنی ئەبێ زۆر تەکید لەسەر ئەم دوو خاڵاکەینەوە ئێمە زۆر سپاس بەڕێز بەڵام مامۆستا عەباس وەک کاک بەکر ئاماژەشی پێکرد لە ئێستای بڵین ئەوەی کە سەرەکی ترین داواکاری کەسوکاری شەیدان و ئەنفال کراوانە خزمەت گوزارەکان و ئیمتیازاتی پێویست و نەگەڕانەوەی ڕووفاتەکانە وەکو پێویست و دادگای نەکردنی بڵین هەمجار مستەشارەکانە لە دوای 32 ساڵ کە ئەمانە خۆی لە سەرەکی ترین داواکاریەکانی کەسوکاری ئەنفال کراوانە ئەبینێتەوە لە ئێستاە وەک ئاماژەم پێکرد لەم ڕۆیە هیچ مەراسیمێکی فەرمی بەڕێوە ناچێت تەنها مەراسیمی تاجەگوڵینە زۆر مەزاری شەهیدان ماژەتان بەوەدا کە وەزیری کاروباری شەهیدان کە سەرۆکی پەرلەمان و پارێزگاری سلێمانی و هەندێک بەرپرسی تر ئەمڕۆ تاجەگوڵینەیان داناوە لەگەڵ دانانی تاجەگوڵینە هیچ پامێکیان هەبوو لەم ڕۆژەیە بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوان بەڵێ ببوورە لەگەڵ جەلال جەباری پامنێرمان لە چەمچەماڵ پەیوەندیەکەمان پچراوە سپاس بۆ جەلال جەباری پامنێرمان لە